ڕۆسی وردبینی لە لیستی ناوی کاندیدەکان بۆ بژانی پەرلەمانی عێراق کۆتایی دێت بۆی بزانین ڕێکارەکان چی کراوە ڕێکاری دوای ئەمە چین گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز جومانە غەلای گوتێبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژانەکانی عێراق لە بەختاوە لەگەڵماندا. بەڕێز جومانە سڵاوتان لێ بێت، تۆم کاتتان باش. دوایین ڕێکار کە کردوتانەوە کۆتاییتان پێهێناوە چییە سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن؟ بەڵێ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بەردەوامە لە کارەکانی بەردەوامە لە وردبینی لە تۆماری کاندیدەکان کە ژمارەیان نزیکەی 1900 کاندیدا ئەم پرۆسەیە بە زووی تەواو دەبێت. هەروەها ناوەکانیان دەنێرین بۆ لایانی پەیوەندیدار بۆ ئەوەی دڵنیابینەوە لە کاندیدێتیان. ئەو لایەنانەی کە ناوەکانیان بۆ دەنێرین بریتین لە وەزارەتی پێشمەرگە، حەشدی شەعبی، وەزارەتی بەرگری، دەستگای هەواڵگری، ئاسایشی گشتی، وەزارەتی فەرمی باڵا، وەزارەتی پەروەردە، دەستەی باڵای دەستپاکی و دەستەی باڵای لێپرسینەوە و دادوەری. هەموو ئەم لایەنانە پەیوەند کۆمەڵێک ڕۆژیانەوێت بۆ ئەوەی کە وەڵامی ئێمە بدەنەوە، دواتر ناوەکان بنێرنەوە بۆ ئێمە. ئەو وەڵامدانەوە و ئەو پێداچوونەوەی لایەنە پەیوەندیدارەکان وادەیەکی دیاریکراوی هەیە، واتە کاتێک هەیە دەبێت لەو ماوە دیاریکراوەدا تەواوی بکەن و وەڵامیەوە بنەوە؟ بە گوێرەی یاسا 15 ڕۆژیان لە بەردەستدایە ئەو لایەنانە بۆ ئەوەی کە وردبینی بکەن و وەڵامی کۆمسیۆن بدەنەوە. تاکو ئێستا هیچ کاندیدێک بەڕیاری داوە خۆی بکشێنێتەوە یاخود کۆمسیۆن لە نێو لیستی ناوی کاندیدان دەریهێنابێت و شیاویەکەی نەگونجاو بێت بۆ هەڵبژاردن؟ بەڵێ ئەگەر ئەو مەرجانەی کە دژی کۆمسیۆنن ئەوە بێگومان کاندیدەکە دوور دەخرێتەوە. بەڵام تاوکو ئێستا کشانەوە ڕووی نەداوە. ئەڵبەتە ئەگەر کشانەوەش ڕووکدا یاخود دەرکردیان کاندیدەکە بێت پێویستە لایەنەکان ئەو بڕیارە بدەن، یا خۆت پێویستە لایەنی پەیوەندیدار ئەو بڕیارە بدات. تاوەکو ئێستا تەنها گۆڕانکاری هەبووە. بۆ نمونە بەشێک لە لیستەکان بۆ نمونە ڕێژەی ژمارەی ژنیان نییە، پێویستە ژنی زیاتر بهێنە ناو لیستەکانیانەوە. بۆ ئێمە ئاگاداریان دەکەنەوە کە پیاوێک لابن ژنێک بخەنە شوێنی. بەشێک لە لیستەکان لە 120 ژنیان تێدا نییە، واتە لە 120 هەندێکیشیان پەیوەندی بە هەڵگری بڕوانامەوە هەیە. پێویستە هەموو حیزبێک لە 120یان هەڵگری بڕوانامەی دیپلۆم و بەکالۆریۆس بن. هەر بۆی ئەگەر ئەم مەرجانیان تێدا نەبوو یاخود ژمارەی ئەو کەسانی کە هەڵگری بڕوانامەیان لەو ژمارەیە کەمتر بوو، ئێمە ئاگاداریان دەکەینەوە بۆ ئەوەی کە خاوەن بڕوانامەی نزم بگۆڕن بە خاوەن بڕوانامەی بەرزتر. ئەمە مەرجەکانە. واتە بەشێکی دیکە لە کاندیدەکان دوور خراونەتەوە چونکە مەرجی کاندیدێتیان تێدا نییە. بۆ نمونە زانیاری وردیان پێشکەش نەکردووە، بە فەرمی کتابیان پێشکەشی کۆمسیۆن نەکردووە، تا نووسراوی فەرمیان پێشکەشی کۆمسیۆن نەکردووە. من بێگومان ئەو کاندیدە دوور دەخرێتەوە. واتە ئێمە جیاوازی هەیە لە نێوان گۆڕانکاری لەگەڵ دوورخستنەوە. بۆ نمونە ئێمە کاتێک کاندیدێک دوور دەخینەوە کە مەرجەکانی تێدا نەبێت. بەڵێ لیستەکان هیچ دەرفەتێکیان لە بەردەماماوە بۆ گۆڕانکاریانێکیەوە باسیەکەن یان ئەمڕۆ دوایین دەرفەت بووە؟ بەڵێ مەبەست چییە؟ ئەو گۆڕانکاریانە بکەن تێبینیەکانیەوە لەسەر ناوەکان، چ ڕێژەی ژن بێت و چ ڕێژەی پیاو بێت، چ گۆڕانکاریەکانی دیکە یان تەواو دەرفەت نەما تەواو. بەڵێ تەواو بووە، گۆڕانکاری تەواو بووە. ئێستا ئێمە چوونەتە وردەکاری لە کاندیدەکانەوەتە هیچ کاندیدێکی دیکە پێشکەش ناکرێت، تەواو بووە. بەڵێ ژمارەی کاندیدە دوورخراوەکان دیارە تا ئێستا چەندە؟ ئەوانەی کە خۆتان دوورتان خستوونەتەوە لەبەر یاخود مەرجەکانیان تیانە بۆ یاخود کارەکانیان تەواو نەبووە؟ بەڵێ گۆڕانکاری هەبووە، واتە گۆڕانکاری زیاترە لە دوورخستنەوە. نزیکەی 40 کەس گۆڕانکاریان
تێدا کراوە چونکە ڕێژێشن تیاندا کەم بووە بڕوانامان باڵا نەبووە بەڵام دوورخستنەوە یاخود دوورخستنەوەی تەواوەتی کاتێک ڕوو دەدات کە ئێمە وردەکاری تەواو دەکەین لە لیستی کاندیدەکان ینی نزیکەی 130 هاوپەیمانێتی بەشداریان تێدا کردووە 39 پارت بەشداریان تێدا کردووە واتە نزیکەی 28 کاندیدیشمانەیە کۆتاکانن یاخۆدەی لیستە سەربەخۆکانن پشتیوان بەخوا ئێمە تیر و پشک بۆ لیستی ناو ژمارەی کاندید و پرۆسەی ژمارە پێدان بە هاوپەیمانێتیەکان دەکەین بەم زوانە لە مانگی هەشدا واتە ژمارەی کاندیدەکان یاخۆت ژمارەی ئەو ژمارەی کە ئێمە بە کاندیدەکانی دەدەین لە 200 زیاتر نییە بەڵێ ینی کەوا بێ دوای ئەوەی لایانی پەیوەندیدار وەڵامیەوە ئاجەنەوە لە خوێندنی باڵا و لە لایەن ئەمنیەکان و لە دەستەی دەستپاکی کام کاندیدانە شیاون ڕێکاری دوای ئەوە ئێوە پێدانی ژمارەیە بەڵێ ئەوان وەڵاممان دەدەنەوە بۆ نمونە سەبارەت بە بڕوانامەکان وەزارەتی باڵای خوێندنمان دەداتەوە بۆ دڵنیابوونەوە لە بەڵگەنامەکانیان چونکە ئەو وەڵامەی کە ئەوان بە ئێمەی دەدەن بارکۆدی تایبەتی لەسرە دواترش لایەنە ئەمنیەکان لە ماوەی 15 ڕۆژدا وەڵاممان دەدەنەوە دواتریش بەپێ ئەرە وەڵامی کە ئێمە دەستمان دەکەوێت ئێمە ژمارەیان پێدەدەین بەڵام با ئەومان بیر نەچێت کە پێویستی بە ماوەیەکە واتە ئەگەر کەسەکە سەربازی بوو پێویستمان بۆی وەزارەتی بەرگری وەزارەتی پێشمەرگە و لایەنە ئەمنیەکان وەڵامان بدەنەوە واتە پرۆسەی کاندیدکردن وردەکاری لە کەرتی ئەمنیدا کاتێکی زیاتری دەوێت ئێمە تاوەکو ئێسەی چاوەڕێی لێکۆڵینەوەی لە کاندیدەکان دوای ئەوەش ئێمە بڕیار دەدەین بەڵێ کاندیدێک چی بێت چی کێشەیەکی هەبێت دوورەخرێتەوە بەڵێ ئێستا ئێمە ڕەنگە کارەکانی تەواو نەکرد بێت ڕەنگە بڕوانامەکەی باوەڕپێکراو نەبێت ئێمە ئەو کەسانە توور دەخەینەوە واتە کاتێک ئەگەر تۆ مەبەستت ئەوەیە مەبەستت دوورخستنەوەیە ئێمە ناتوانین پێش تەواوبوونی لێکۆڵینەوە لەلایەنە پەیوەندیدارەکان خەڵک دوور بخەینەوە ئەو پرۆسەی دوورخستنەوە تەنها دوای ئەوە دەبێت بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە دەتوانین دووریان بخەینەوە ئەوەیە کە بەڵگەنامەی پێویستی پێشکەش نەکردووە بەڵام لەلایەکی دیکەشەوە ئێمە گۆڕانکاریمانەیە گۆڕانکاریمانەیە کە هەندێک کەس بڕوانامەی باڵایان نییە داوا حیزبەکانەکەی بیگۆڕن بە بڕوانەمەی باڵاتر هەندێک کەس ئافرەتیان کەمتر هێناوە هەندێک پارت ئافرەتیان کەمتر هێناوە ئێمە داوای لە دەکەین ئافرەت زیادکەین واتە من بەبەستم ئەوەیە کە دوای 15 ڕۆژەکە ئێمە دوورخستنەوە دەست پێ دەکەین واتە ئەوان وەڵامی ئێمە دەدەنەوە دڵنیابینەوە لە باگراوەندیان بەڵێ بەڕێز جومانە وەکو باسی کرد کە 15 ڕۆژ دیاری کراوە بۆی لایەنی پەیوەندیدار وەڵامی ئەوە بدەنەوە ئێوە لەسەر ئەو بنەمایە ئەو ڕۆژەتان دیاری کردووە کە دەسەکەن بە پێدانی ژمارە بە کاندیدەکان نا ئەوەی کە پێویستە بە هاوپەیمانێتیەکانەوە هەروەها پارتە سیاسیەکان بۆ نمونە لە ڕۆژی نۆی هەشتی واتە مانگی داهاتواتە نۆی مانگی داهاتوو ئێمە تیر و پشت دەکەین بۆ ژمارەی کاندیدەکان بۆ ئەوەی کە ژمارەیان پێ بدەین ئێستا ئێمە چاوەڕێ ئەوەین کە وەڵامی تەواو وەربگرین لەلایەنە پەیوەندیدارەکان تاوەکو ئێستا کارەکان نزیکن لەوەی تەواو بن واتە ئێمە ڕۆژەکەشمان دیاری کردووە بۆ پێدانی ژمارە ڕۆژی تیر و پشک واتە پێدانی ژمارە ڕۆژی نۆی مانگی هەش دەبێت ئێمە ژمارە دەدەین بە کاندیدی سەربەخۆ ژمارە دەدەین بە پارت ژمارە دەدەین بە کۆتا ژمارە دەدەین بە هاوپەیمانی و پارتە سیاسیەکان بەڵێ بەڕێز جومانە خەلای گوتەبێشی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژانەکانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا بی زۆر سوپاس